بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرۆکی فەرەنسا دوای بەشداریکردنی لە کۆنگرەی بەغدا بۆ هاریکاری و هاوبەشی سەردانی مووسڵی کرد و پاشانیش لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆبەوە. سەرۆکی فەرەنسا باسی لەوە کرد کە دەیانەوێت یارمەتی هەرێمی و عێراق بدەن لە ڕوبەڕووبوونەوەی داعش هەروە لە بواری ئابووریش و بەرهەم کرد. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین خواستی فەرەنسا لە عێراق و هەرێمی کوردستان چییە، وایەکەی فەرەنسا وەکو ئەندازیاری سایکس بیکۆ کە خاکی هەرێمی کوردستانی بەسەر 4 وڵات دابەش کرد ئەو هەڵەیە قەرەبوو دەکاتەوە و سەبارەت بەو هەڵەیەشی کە کردی لە یارمەتیدانی بەعس کۆمپانیا فەرەنسیەکان کەچێکی کیماویان بە بەعس فرۆشت ئەو هەڵەیەشکەی قەرەبوو دەکەنەوە. هەروە باز لەوەش دەکەین ئایا فەرەنسا دەبێتە جێگرەوەی ئەمریکا لە عێراق لەگەڵ مامێن. بسم الله الرحمن الرحيم. في البداية أرحب بجميع الضيوف الكرام أصحاب الجلالة. دوای بەشداریکردن لە کۆنگرەی بەغدا سەرۆکی فەرەنسا سەردانی هەرێمی کوردستان و پارێزگای مووسڵی کرد. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەرەنسا بۆ بەشداریکردن لە کۆنگرەی بەغدا هاتە عێراق. با بڕوای چاودێرانیش سەرۆکی فەرەنسا ئەندازیاری بەڕێوەچوونی کۆنگرەکە بوو کە تێیدا جەخت لە سەر یەکپارچەی خاکی عێراق کرایەوە و هیچ سوودێکی بۆ خەڵکی کوردستان تێدا نەبوو. بەپێی ڕاگەندراوی کۆتایی کۆنگرەی بەغدا کە لەلایەن فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق خوێندرایەوە باس لەوە دەکات لە کۆنگرەکەدا جەخت لە دەستوەرنەدان لە کاروباری ناوخۆی وڵات و ڕێزگرتن لە سەروەری نیشتیمانی کراوەتەوە. دوای بەشداریکردنی لە لووتکەی بەغدا ئیمانوێل ماکرۆن گەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لە پێش کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان سەردانی مووسڵی کرد. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەرەنسا ئامانجی سەردانەکەی بۆ مووسڵ خستە ڕوو و ڕایگەاند. لە پێناو دووبارە بنیادنانەوەی مووسڵ و پاڵپشتیکردن لە دانیشتوانەکەی سەردانی مووسڵم کردووە و بەردەوام دەبین لە شەڕی دژ بە تیرۆر. ئیمانوێل ماکرۆن سەبارەت بەکردنەوەی کونسوڵخانەی فەرەنسا لە مووسڵ وتی هەوڵەکانمان بۆ کردنەوەی کونسوڵخانەی فەرەنسا لە مووسڵ دەخەینە گەڕ. دوای گەڕانەوەی لە مووسڵ سەرۆکی فەرەنسا لەگەڵ سەرۆکی هەرێم و حکومەت و پەرلەمان کۆبووەوە. لەبارەی سەردانەکەی ماکرۆنەوە نێچیروان بارزانی ڕایگەاند. لە کۆبوونەوەکەیاندا باسییان لە پەیوەندیەکانی هەردوو لا دۆخی سیاسی و ئەمنی لە عێراق و هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکانی داهاتووی عێراقمان تاوتوێ کرد. لە بەشێکی دیکەی قسەکانیدا سەرۆکی هەرێم وتی زۆر سپاسی هەڵوێست و ڕۆڵی ماکرۆن دەکەم لە چارەسەرکردنی ئاڵۆزیەکانی پاییزی 2007 لەگەڵ بەغدا و کردنەوەی دەرگای گفتوگۆی سیاسی و دیپلۆماسی بە ڕووی هەرێمی کوردستان. ئەم قسەی سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتێکدا ئیمانوێل ماکرۆن دوای ئەنجامدانی ڕێفراندۆم پەیوەندی با سەرۆکوەزیرانی عێراقەوە کرد و پشتگیری وڵاتەکەی بۆ یەکپارچەی خاکی عێراق دووپات کردەوە. دواتریش هەولێری بۆ باوەشی بەغدا گەڕاندەوە. لای خۆشیەوە سەرۆکی فەرەنسا دەربارەی سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان ڕایگەاند. دڵنیاییمدا لە بەردەوامبوونمان لە هاوکاریکردن لە شەڕی دژی داعش بۆ ئەوەی داعش لە سنوورەکانی عێراق و سووریا هەڵ نەداتەوە، چونکە ئەم شەڕە پەیوەندیدارە بە ئاسایشی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە و ئەوروپاش. سەردانەکەی سەرۆکی فەرەنسا لە سەروبەندی پاشەکشەی ئەمریکا لە خۆرهەڵاتی ناوەڕاست. هەندێ ناوەندی لێکۆڵینەوەش باز لەوە دەکەن فەرەنسا دەیەوێت ببێت بە جێگرەوەی ئەمریکا لە عێراق، بەڵام بە بڕوای چاودێران فەرەنسا لە عێراق و ناوچەکە ئەوەندە پێگەی بەهێزی نییە تاوەکو بتوانێت ببێ بە جێگرەوەی ئەمریکا. ئەمە جگەلەوەی دۆخی ئابووری و هێزە سەربازیەکەشی بۆ ئەم ئەگەرە ئامادە نییە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میێندەرێک لە بەڕێزان شیروان شەمێرانی شارەزای کاروباری عێراق ڕوا نووسەر و چاودێری سیاسی لە ستودۆی سەرەکی لە لەندەنیشەوە دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆمان کردووە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا شیروانێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کرد بینە سەر سەردانەکەی ماکرۆن بۆ مووسڵ و هەرێمی کوردستانیش قسە لەسەرەوە بکەین. لووتکەی باغداد کە باز دەوێت کە فەڕەنسیەکان ڕۆڵی سەرەکیان هەبوو لە بەستنی هیچ تێدا بوو بەنسبەت کوردەوە؟ سپاس. بسم الله الرحمن الرحیم. ئێمە ئەبێت جیاوازی بکەین لە نێوان هەرێمی کوردستان و عێراق. ئەوەی کەواتەوە بتەوێت لە عێراقا دەست بکەوێت دەست ناکەوێت، بەڵام ئەوەی کەوا لە هەرێمی کوردستان ناکرێت دەست بکەوێت هەرچۆن بە شتێکی باشە. بەنسبەت هەرێمی ئەو لووتکەی کەوا لە بەغدا گیرا هیچ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نەبوو، واتە لەبەر شتێکی عێراقی کوردی نەبووە تا تۆ چاوەڕێ ئەوە بکەی ئایا شتێکی تایبەت بۆ هەرێمی کوردستان ئەبێ یان نا.
ئەو کۆمەڵە کێشانێکەوە باسی لێوە کراوە لە کۆنگرەکەی بەغدا مؤتەمەری بەغدا کۆمەڵە کێشەیەکن پەیوەندیان بە ناو بەغاوە هەیە پەیوەندیان بە ناوەڕاست و باشووری عێراقەوە هەیە پەیوەندیان زۆر بە هەرێمی کوردستانەوە نییە ئەگەر لە سوچێکیشە پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە هەبێت بەشەکەی تری درێژکراوەی گرفتەکانی عێراقە گرفتەکانی باشوور و ناوەڕاستن ئەگەنە هەرێمی کوردستان مەسئلەی دەستێوەردانی ئێران بۆ نمونە لە عێراقا یان مەسەلەی بنیادنانەوەی ژێرخانی ئابووری عێراق یان مەسەلەی سەرۆری سیاسی یان پرسی چەکداری سلاحی منفەلید ئەوەی کەوا پێ ئەوترێ گروپە چەکدارەکان گرفتی نێوان شیعەکان و سعودیە یان شیعەکان و بەحرین گرفتی کاردانەوەی پەیوەندی خراپی نێوان سعودیە و ئێران لەسەر خاکی عێراق ئەمریکا و ئێران لەسەر خاکی عێراق ئەمانە هیچی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە هەتا تۆ چاوەڕێ ئەوە بکەیتەوە ئایا ئەو لوتکە چی بۆ کوردستان تیا باش بەس بەنسبەتەوەی کە لە بەلاغی کۆتایی کۆبنەوەکە کە وەزیری دەرەوەی عێراقە کوردە و بە پێشتر ئەندامی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆمیش بۆ خۆی خوێندیەوە کە جەختکردنەوە لەسەر یەک پارچەی خاکی عێراق ئەمە بۆ کورد باشە ئەمە باش شتێک بڵێم ئەمە ئەبێت و ئەسڵن بیری لێ نەکەیتەوە زۆر ئەزانی بۆ چونکە سیاست مەرحەلەیە دوێنێ تۆ داوای ڕێفراندۆمری کردو سەر بەخۆیت بۆت نەکراوە ئێستا هەر پێش فواد حسێن زۆریکی تر و ینی هەمووی ئەوەی کەوا ئێستا یەک پارچەی عێراق ئەمریکیەکان کەوا خۆیان بە خاوەنی کورد ئەزانن لەنەوە دوویەکەوە تا ئێستا لە ژێر چەتری یان پارێزگاریکردنی فڕۆکەکانی ئەمریکا کوردستان مایەوە و گیانی تێهاتەوە گرایەوە بەبەرە کوردستانیان بۆ ئەوە ئەوێکەوە ببێت بە بەشێک لە سەقامگیری لە عێراقا ببێک بە بەشێک لە ئاشتەوایی لە عێراقا ببێک بە بەشێک لە سنتەری هاوسەنگی هێز سوننەشی ئەکورد لە عێراقا بۆ ئەوەیان ناوێتەوە کوردستان جیابێتەوە مەسەلە یەک پارچەی فەڕەنسا ئەو هەموو مەدحەی کوردستان کردی چ لە ئێرە چ لە بەغدا تاکیدی لەسەر ئەوەیە کردەوەکەوە یەک پارچەی خاکی عێراق بێن نابێت تۆ بی چاوەڕێ ئەوە بکە یەکێ بڵێ وەڵا من لەگەڵ یەک پارچەی خاکی عێراقم کەواتە ئەمە ئیتر ئەمە دژ بە هەرێمی کوردستانە واقعەکە وایە عێراق یەک دەوڵەتە ئەو تورکیایە ئەو چی وڵاتێک ئێستا زۆر لە کوردستانەوە نزیکە ئەوەی کەوا بێتە خەیاڵت هیچ نوێنەرێکی کا هیچ کەم لە وڵاتانە بە سەرۆکیانەوە بە پاشایانەوە بە باڵۆزیانەوە بە قونسڵگەرایانەوە هیچ کامێکیان جورئەتی ئەوە ناکا بڵێ من لەگەڵ یەک پارچەی عێراقانیم چونکەوە دژ بە یاسا نێودەوڵەتیەکانە ئەوەی کەوا هەرێمی کوردستان خۆی ئەیەوێت جیا ینی تۆ چاوەڕێ مەکە ماکرۆن وەک تۆ مامەڵە بکە باش لەگەڵ کوردستانە ماکرۆن سەرۆکی فەڕەنسای هەندێک بەرژەوەندی تایبەتی خۆی هەیە لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا ئەوە ئاپارێزێ سپاس دەکەم دواتەکرام وڵای بەرز کاک دکتۆر ئیبراهیم سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز شت دەمەوێت سەرنجی بەڕەش بزان بەسەر سەردانەکەی سەرۆکی فەڕەنسا بۆ هەرێم و بۆ عێراقیش و بە دیاریکراوی تێڕوانینی فەڕەنسا بۆ عێراقیەکان چۆنە بڵێن بۆ هەرێمی کوردستان چۆنە تێڕوانینێکی جیاوازە؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێزتان و بۆ میوانە بەڕێزەکەشتان و بۆ گوێگیران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەڵبەتە دید و تێڕوانینی فەڕەنسیەکان بۆ کێشەی زاکانی عێراق بۆ کێشانێکە لە عێراقدا باوەڕ ناکەم شتێکی جیاواز بێتەوەی کە ئەمریکا چۆن تێدەڕوانێ و هەروە بریتانیەکان چۆن دەڕوانن. لەو ڕوانگەی کە ئەمانە هەمویان بەرژەوەندیان هەیە لە وڵاتاوە یانەوەی بەرژەوەندەکانی خۆیان بەدی بێنن بەدەر لەوەی کە بزانن ئایا طموحاتی ئەم کۆمەڵگایە چییە و پێداویستەکانی ئەم کۆمەڵگایە چ تاکو دابینی بکەن تاکو هاوکاری بکەن تاکو بیخەنە سەر سپەی خۆی ئەگەر بیانویست لە مودەی 7 ساڵی ڕابردوو ئەمان دەکرد و بۆ کوردیش بە تایبەتی لە 2991 دەیان کرد ئەکەوە بێتە ئەمانە تێڕوانینیان تێڕوانێکی بەرژەوەندی خوازانەیە بەرامبەر بە یا واقعیانەیە و ئەو واقعی نەفعی کە ئەخوان پەیڕەوی دەکەن لە سیاسەتی خارجی خۆیانە لەبەرەوە ئێمە چاوەڕێ نەکەین دیدێکی جیاوازی فەڕەنسیەکان لەگەڵ دیدێکی جیاوازی ئەمریکی یا دیدێکی جیاوازی بەرەتانی شتێکی زۆر جیاواز بێنەوە چێ لە ئاستی شتەکانە بۆ نمونە ئەمریکا زیاتر هەیمەنی هەیە بەسەر خۆرڵاتی ناوەڕاست و دەوڵەتانەوە کەمتر مەسەرەن لە فەڕەنسایە کەمتر بەریتانیەکان یا کەمتری وڵاتانی تری ئەوروپا بەڵام ئەو زلێزانی بە تایبەتی ئەندامانی هەمیشەی ئەنجومەنی ئاسایش ئەوانەی کە باز دەکرێت بۆ نمونە فەڕەنسایە و ئەمریکا و مثلا رووسیا تا حدێک دوورترە ئەوان مەسەڵە سین ئەمانە کۆمەڵە دەوڵەتێکن کە بەرژەوەندی خوازن لە ناوچی خۆرڵاتی ناوەڕاستە هەیەە لە ڕووی اقتصادی و لە ڕووی سیاسی و لە ڕووی استراتیژیەوە و لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە هەمویان بەڕاستی کە ڕوانگەی هاوبەشیان هەیە کە بریتە لە منفعە بەدەستهێنانی بەرژەوەندی بۆ دەوڵەتەکانی خوان.
بەڵێ بەس دکتۆر سەبارەت بە هەرێمی کوردستان ئەوان هەرێمێکی چۆنیان دەوێت بڵێن تێڕوانیان بۆ هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقدایە وەکو لە مەسەلەی هەرێمی کوردستان وەکو شتێکی ناوخۆی عێراقیش دەبینن؟ کاک حەکیم یەک شت پێ بڵێم ئەوان هێزێکی نێودەوڵەتین و هێزێکن دەوڵەتی خوان لەسەر ئەساسی دەستور و لەسەر ئەساسی موسسات بینا کردووە و لە ڕوانگەی علاقاتی نێودەوڵەتیشەوە هەروەها لە ڕوانگەی یاسا نێودەوڵەتەکانیشەوە ئەوان بە گوێرەی دەستوری وڵاتەکە تەعامل لەگەڵ دەوڵەتانە ئەکەن بۆ نمونە کات تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان ئەکەن هەرێمی کوردستان ناو دەستوری هەمیشەیی عێراقا بۆنی هەیە موسساتەکانی بۆنی هەیە لەبەرەوە ئەوان لە چوارچێوەی عێراقا سەیری هەرێمی کوردستان و سەیری مووسڵ و سەیری شیعە و سەیری سونەش دەکەن بۆیە کاتێک سەردانی مەزارگەیەکی شیعەکانەکە ئەچێتە مزگەوتێکی سونەکانیش بۆیە کاتێک ئەچێتە مووسڵ دێتە هەرێمی کوردستانیش ئەمە لە ڕووی دیپلۆماسی و لە ڕووی پێگەی ئەم شوێنانە بۆ فەڕەنسیەکانیان بۆ خودی ئەم نەتەوانێ ئەم پێکاتانە ئەم شتانەی کە لە عێراقا هەن با بڵێن مەزارگەیە و مزگەوتە یان کورد وەکو نەتەوەیەک مامەڵی دەکا بەڕاستی یان ئەو یەزیدیەکان و چون بۆ ناوچەکانیان و مەسیحەکانوان بەڕاستی ئەم وا خوازێک کە لە ناو دەسوورامانە هاتوون ئەم تەعاملێکی دەسوورانە واتە واقعی عێراق چۆنە ماکرۆن وا تەعاملی کردووە نەهاتۆ بۆ نمونە تەعاملێکی تایبەت بکات لەگەڵ کووردا کە لەگەڵ عەرەبانەی کردبێ یان لەگەڵ ئەوان ترا نەیکردبێ یعنی چوونی بۆ ناو شارێکی وەکو مووسڵ خۆ شارێکە خۆ محافظەیەکە خۆ هەرێمێک نییە ئەگەر بۆ گرنگی بە هەرێم داوە بەڵام من ئەمێ لێرا یەک شت بڵێم کاک حەکیم ئەگەر بگەڕنەوە ساڵێ بەر لە ئێستا ساڵە بەر لە ئێستا ماکرۆن هات بۆ عێراق بەڵام نهاتە هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستانی بان کردە بەغاو لێ دیداری لەگەڵا ساس کرد هەمان ئەو خیتابێک کە ئێستا ماکرۆن هەیەی هەمان ئەو خیتابوو کە لە 2020 شایع واتە لە سێپتەمبەری 2020 خیتابێکی هەبوو ولا سپتمبری 2021 هەمان خیتابی هەیە بەڵام ئەوە کە جیاوازم جارە هات سەردانی کۆمەڵی شوێنی کرد لە دەرەوەی بەغا واتە هاتە دەرەوەی بەغا هاتە مووسڵ هاتە هەرێمی کوردستان ئەمە گرنگە بۆ هەرێمی کوردستان کە مەسەڵەن بتوانێت ئیسیسماری بکات و بتوان لە ڕووی دیپلۆماسیەوە سوودی لێ ببینێ بۆ پرۆسەکەی خۆی بۆ ئەو بەڵام ئایا فەڕەنسیەکان دەگەنەوە قۆناغیت کە لە دەرەوەی هەرێمی لە دەرەوەی عێراق مامەڵەیەکی تایبەتی لەگەڵ هەرێمی کوردستان بکەن پێم وایە لەم قۆناغەدا نەخێر و باشترین بەڵگەیش من حەزەکەم شتێکی ڕاستکەم و کاتی خۆشی لەسەریش نووسی زۆر باسیەوەکن کە فەڕەنسیەکان یەکەم وڵاتێک بوون کە ئەو حەسارێکە لە دوای 2017 هات دوای ڕێفراندۆمەکە لە عێراقا کە عێراق ئەو حەسرێک بووە ئەوان شکاندیان البته یەکەم هەنگاوی شکاندنی حەسار لەسەر هەرێمی کوردستان بریتی بوو لەو بەیاننامەی کە وەزارەتی خارجی ئەمریکا دەری کرد و بکو بڵێ متمانەیەکی دایەوە بە حکوومەتەکەی نەجیروان بارزانی و قوبات تاالبانی و بە هەردووکیشان ناویشان هێنان و ئەمریکا خۆشیان دوایان لە کۆبوونەوە تایبەتەکان ئەو تەنێمە هەر ویستمان ناوی هەردووکیان بێنە ناو بەیاننامەکە تاوەکو پێکەوە حکوومەتەکە بەردەوامیان هەبێت کەوابێتە ئەوان یەکەم جار سوور بوون لەسەر ئەوەی کە بمێنێتەوە بۆیە یەک خاڵەیە لێرا گرنگە بیزانین بەردەوام ئەوروپیەکان هەتاوەکو ئێستاش هەنگاوەکان لە دوای هەنگاوەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاوەیە واتە سێر دەکەم بزان ئاڕاستەی سیاسەتی خارجی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چۆن ئەوان وا مامەڵە دەکەن بەڵێ سوپاس دەکەم دواتەگەر دێنێ سەرەوشکایە دەبێتە بەدیلی ئەمریکا لە عێراق سەرەوش دەکرێت مامۆستا شیروان سەبارەت بە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێم ئەوەی کە بەدی دەکرێت زیاتر لە پێشوازەکەدا بڵێن بەرپرسانی پارتی دموکراتی کوردستان بوون بۆ لایەنە پێکەنەرەکانی حکوومەت وەکو پێویست چی لە یەکێتی بێ چی لە گۆڕان بێ نەمان بینین هەرچەندە بڵێن لە پێشوازەکە بوون بەڵام لە کۆبوونەوەکان بڵێن ئەوان ئەو مەسلەیەکی دەسەڵاتە حکوومەتە یانێ کێ لەوێ بێ ئەوەکە قاقوباد نازانم بۆ لەوێ نەبوو احتیمالایشی گرنگتری هەبێ نازانم بەڵام ڕێوازخان لەوێ بوو ینی سەرۆکی پەرلەمان بەبزانام دەستێکی ماچ کرد ماکرۆن حاڵەتێکی تەبیعی و لە دانیشتنە داخراوەکەشا کاکنێچیر و کاک مەسرور و ڕێوازخان هەرسێکیان بەشداریان کردووە ئەیانی ئەو شتانە زۆر لێک نەدرێتەوە بەڵام مجرد هاتنەکەی بۆ هەرێمی کوردستان ئەگەر پرۆتۆکۆریش بێت بەڵام ئەیتوانی بە فڕۆکەیەک لە بەغا ڕاستەخۆ لە مووسڵدا بەزێ حمایەکی باشیشی لەگەڵا بێ و قیادی عملیاتی مشتەرەکەی ناو مووسڵکەەوە یەکەم جار سەردانی کرد ئەیتوانی ئەوان بیان پاراستای و هەر لەوێەوە بڕۆشتاتەوە بە هەلیکۆپتەرێک بۆ بەغا وەک چۆن جاران ئەیان هەندێک کەس ئەیان کریان هەندێک بەرپرسی عێراقیەکەن و لە بەغاوە بڕۆشتاتەوە بۆ فەڕەنسا بەڵام هاتنی بۆ هەرێمی کوردستان ئەبێ بە شێوەیەکی تر مامەڵەی لەگەڵا بکرێت و تەماشا بکرێ من ئێستا نازانین لە دانیشتنە داخراوەکە چیان باس کراوە ئەمان چیان بەوتەوە ئەو چی بە ئەمان وتەوە بەڵام
ئەگەر لە 105 بێت بۆ هەرێمی کوردستان هێشتا بۆ هەرێمی کوردستان زۆرە و شتێکی باشە ئەبێ ئیشی لەسەر بکەوە شتی لەسەر بنیاد بنێت چونکە هەرێمی کوردستان دەوڵەت نییە هەرێمی کوردستان هەرێمێکە لە 3-4 پارێزگا پێکاتەوە لەژێر دەستی دەسەڵاتێکی نازانم دیموکراسیە ئاژاوەگێڕیە ئیستیبدادیە قەمعەیە ینی پارچە پارچەبووی کردبووی ئاژاوەیە فەوزایە کە کەس نازانی چۆن لە عێراق حکوومەت چۆن بڕێوەچێ لەبەرەوە مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە دبلۆماسی لە ئاستی نێودەوڵەتی بە هەر شێوەیەک بێت بۆ هەرێمی کوردستان باشە و ئەمەش زیاتر بن و ئەزانم کاردانەوەی لە ڕووی ئابوووریەوە ئەبێ چونکە باش هەرێمی کوردستان لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیەکانە سەربەخۆیەکی هەیە تایبەتمەندێکی داوە بە هەرێم چکە باز کەسە بوون و ڕاستاتە فڕۆکخانی هەولێر بەڵام سەرتا چوو بۆ مووسڵ دوایی گەڕاوە کۆبوونەوەی هەبوو لەگەڵ بەرپرسان هیچ تایبەتمەندیەکەیە من ئەزانم مجرد ئەیتوانی هەر نەیەتە لە هیچ مەسئولێکی عراقی هەرێمی کوردستان نبینێ ئەیتوانی ئەوە بکە و ئەنتی پرۆتۆکۆلیش نابوو مەبەستم ئەوە نییە بڵێم ئللا ئەمە شتێکە و کەواتە هاتۆتە هەرێم و ئایاش گەورە ینی نەبێ بایەخ بکرێ نەزیە زۆریش فوی تێ بکرێ لە حەجمی خۆی بدرێتێ هەرێمی کوردستان دەواازەی فەڕەنسا نییە بۆ بەغا ئەبێ ئەو ناوی لێ نەنرێ ئەو ناوی لێ نەنرێ هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق لە چوارچەوەی عێراق مامەڵی لەگەڵاکرێ بەڵام تایبەتمەندیەکی هەیە بەڵام تایبەتمەندیەکی خۆی هەیە ئەبێ ئەوە بزانین ئەوە پەیوەندی بە پێکهاتەی ئیداری هەرێمی کوردیان ئیداری عێراقەوە هەیە ئەو سیستەمە فیدراالەی کەەوە ئێستا لە عێراق حاکمە ئەوە زیاتر پەیوەندی بە ئەوە هەیە بۆیە وا مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکرێ مامەڵەکردن لەگەڵ هەرێمی کوردستانە بە پلەی یەکەم بوونی هەرێمە بوونی گەلێکی جیایە ستەمدیدەیە خاوەنێکی مێژوویەکی ستەم لێکراویە لە سەدەی 21یش سربەخۆیەکی ئابووری هەیە لە مامەڵەکردن لەگەڵ جیهانی دەرەوە ئێمە ئەبێ ئەوە بزانین یانی ئێستا هەر کۆمپانیایەکی فەڕەنسی بێتە هەرێمیش بکە ناتوانێت لە بەغاوە بێ ئەبێ بێت لە ڕێگای هەولێرەوە بێتە هەرێم کۆمپانیای تورکیەکان ناتوانن لە بەغاوە بێنە هەرێم ینی بشتوانن نایەن لێرەوە مامەڵیان لەگەڵا ناکرێت تا سەرۆکی حکوومەت ڕازی نەبێت 100 جار مستەفا کازمی بێوێ کۆمپانیایەکی فەڕەنسی بێتە ئێرە ئەمان لە مووسڵ نامە بەستم هەرێمە ئەتوانە دەگری لێ بکەن ئێمە بەو شوی ینی نەبێ بایەخ بکرێ نەزیاتری شتی پێوە ببەسترێ و قرس بکرێت دوایی وەک ئاڵاکەی هەرێمی کوردستان و کەرکووک وابزانانی نەیتر کە ئاڵا هەڵکرا دنیای ئێمەیەکە دابەزیت دنیا ڕووخەوە بەسەرمانە لە سیاسەتە ئەبێ ئەو شتانە چەندە هەڵ ئەگرێ حەجمی چەندە قەبارەی چەندە قەبارەی تۆش چەندە لە ئاستی هەرێم و نێودەوڵەتیە ئەوەندەی باش بەس ئێستا فەڕەنسیەکان چ لە عێراق چ لە هەرێم بێ وتێت بە دوای بەرژەوەنی تایبەتی خۆیان ئەوە ئاساییە بەرژەوەندەکانیان چییە بۆ نمونە مەوسد لە بواری وەبەرهێنانە وازانم یەکەمەسەرەکە ئابووریە پێگەیەکیشە ینی بۆ پێگەیەکی سیاسی حاڵەتێکی طبیعیە هەندێک لە هەندێک شتا سیاسەتی دەرەوەی هەرێم جیا لە سیاسەتی دەرەوەی بەغا بەڵام لە کۆتاییە هەنگاوێکە هەرێمی کوردستان ئەتوانێت ئیسیفادەی لێ بکە ئەتوانێت بشتی لەسەر بنیاد بنێ و سومعەیەکیشە سومعەیەکی نێودەوڵەتیەکەوە سەرۆکی فەڕەنسا بێتە هەرێم و شەو لەوێ بمێنێتەوە و کۆنفرانسی ڕۆژنامەگەری لەگەڵ سەرۆکی هەرێمە بکە و بە تایبەت بچێتە لای سەرۆکی پارتی هەموو ئەمانە من و ئازارم خۆی بۆ خۆی شتن بەس شتی زۆری پێوە نەبەسرێت باشە بەس لە ڕووی ئابووریەوە کۆمپانیا تورکیەکان دەتوانن وەبەرهێنانی زۆر بکەن لە عێراق و لە هەرێم و لە مووسڵ چکە جگە لە ڕووی ئابووریەوە باز لە خوێندنگای فەڕەنسی دەکرێت لێرە هەیە لە فەڕەنسیەکانت مەبەستە خوێندنگاش هەیە نا مۆسم فەڕەنسیەکانە خوێندنگای فەڕەنسیش هەیە لێرە لە هەولێرش هەیە لە بواری ڕوبەڕووبوونەوەی داعش فەڕەنسیەکان لە ڕۆ دەتوانن چی بکەن نا فەڕەنسا ئەگەر بێوێ ئەتوانێت شت بکە بەڵام لە ڕووی سیاسیەوە تۆ بتەوێ هەرێم بەهێز بکە بەرامبەر بە عێراق بۆ نمونە ینی ئەوەی کەوا ئێمە ئەمانەوە ئەو ڕۆحەنەتەوە پاروەریە شتیوان نابێ نەبۆی ئەگونجێ نەبۆی ئەکرێ نە قودرەتی هەیە چونکە فەڕەنسا ئەتوانێت کەڵک بە هەرێم بگەێنێ یەکەم لە ڕووی ئابووریەوە ژێرخانی ئابووری لە ڕووی دەعمی دیبلۆماسی سیاسی لە ئەوروپا فەڕەنسا ئەتوانێت ئەوەی شەبکە لە ناو ئەنجومەنی ئاسایی شتێکەوە پەیوەندی بە هەرێمەوە هەبێ ئەتوانێت خزمەتێکی هەرێمی کوردستان بکات لەوە زیاتر بەرامبەر بە عێراق ئێمە هەرچەندە ئەمڕۆ من سەرنجی ڕاکێشام کە
ماکرۆن ڕۆژئاوای کوردستانی بەکارهێنا من ئەزانم ئەوە دژ بە تورکیا بۆ ئەوە بەکارهێنانی دەستەوازی ڕۆژاوای کوردستان ئەو بەکارهێنانی ڕۆژئاوا زیاتر بۆ بێتاقەتکردنی تورکیایە بەڵامێکی خۆی لە خۆیان واتایەک ئەگەیەنێ بەس ئەبێ ئێمە لە بیرمان نەچێ ئاڵای کوردستان لە فڕۆکەخانەی ئەستەمبول هەڵکرا و دوایی ڕێفراندۆمیش ئەزانین هەلوێستیان چۆن بوو ئاڵای کوردستان لە تاران چەند مانگی پێش و هەڵکرا و ئەشزانین کەەوە دوای و پێش و هەڵێکی پرۆتۆکۆلیە ئەگەر هەڵەش نەبێ ئەزانین ساڵێکی کەش هەنگە چۆنە ئەو درۆنانەی کەەوە ئەینێرن بۆ فڕۆکەخانەی هەولێر بۆ نمونە یان بۆ سەرها خاکی هەولێر و هەرێمی کوردستان هەوە ئەبێ ئێمە ئەبێ هەموو ئەوانە لە یەک بازنایکۆ بکەینەوە تەماشای بکەین اینجا تو ئەتوانی حکوم بی سوپاس دەکەم کاک دکتۆر ئیبراهیم سەبارەت بە مەسەلەی جێگرەوەی ئەمریکا ئێستا قسە لەسەرەوەی ئەو کۆنگرەی بەغدادە بۆ ئەوەیە لە سەروبەندی پاشخشەی ئەمریکا لە ناوچەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و هێزە شەڕکردەکانیشی لە عێراق فەڕەنسا و هێزەی هەیە چی لە ڕووی ئاسکەری بێت چ لە ڕووی ئابووریەوە بێ ببێ بەبەدیلێک بۆ ئەمریکا لە عێراق و ناوچەکە وەڵام پێم سێرە ئەو گریمانەیە دەخرێتە والێک دەدرێتەوە کە ئەمە یەکێک لە ئەگەرە ینی بەهێزەکان چونکە لە ڕووی نەزەریەوە ئەگەر سێری بکەن کشانەوەی ئەمریکا دەبێت بە پێی بڕیاری پەرلەمانی عێراق بێت کە لە سەرەتای ساڵی 2020 پەرلەمانی عێراق بە شیعە خۆیان بە تەنها بڕیاریان داوتانە بێ هەموو هێزە چەند هەموو هێزە بیانەکان بکشێنەوە فەڕەنسیەکانیش هێزی بیانین ئەمە لە ڕووی منەوە هێزی بەریتانیش دەگرێتەوە هێزی وڵات ینی تورکیاش دەگرێتەوە ئەمریکاش دەگرێتەوە بۆیە کاتێککە ئەم برارە دەرچووە ئیش لەسەر ئەم برارش دەکرێت ئێستا کە هەموو هێزەکان بڕۆنە دەرەوە فەڕەنسا لەزم لێ هێزە لەبەرەوە کاتێکە کە ئەمریکا چوە دەرەوە دەبێت فەڕەنسا چوە دەرەوە هیچ قسێکی تانیە لە ڕووی نەزەریەوە لە ڕووی عەمەلیشەوە بینیمان لە ئەفغانستان کە ئەمریکا دەرچوو هێزەکانی تر خۆیان نەگرت لەوێ بۆیە گەر لە عێراقیشا بێتەوە هێزەکانی تر بمێنەوە ئەو توانە قودرەتیان نییە وەکو ئەمریکا بتوان کۆنتڕۆڵی بکەن بەڵام لە ڕوانگەیەکی استراتیژیشەوە ئەمریکا نەهاتوۆتە عێراق وەکو ئەفغانستانی لێ بکە واتان نەهاتووە خۆی بکشێتەوە بیداتە سیمی هێزێکی ئەوروپی کات ئەگەر بێت و عێراق مانەوەی هێزێکی تر قبول بێت واتە بەرژەوەندی وڵاتێکی تر لەناو عێراقا هەبێ ئەبێ ئەمریکا پرایۆرەتی هەبێ ئەمریکا ئەولەوێتی هەبێ ئەمریکا لە پێش ئەوانی ترەوە بێت لەبەرەوە بێگومان بەلەوەی کە ئەم گریمانەیەکی سەقەتە بۆ ئێستا لە ئێستا کە باسەکرێت بۆیە باشترین بیرۆکە هەوەیە کە ئێمە وابیر نەکەینەوە کە مەسەڵەن ئێستا فەڕەنسا سەرۆکی هاتوو بێرە وەڵا ئەمریکا دەڕات و فەڕەنسەکان دێنەوە وەڵا ئەمریکا کەیسی عێراق تەسلیم فەڕەنسەکانەکە وەڵا هەرێمی کوردستانیش دەواازەیەکە بووە ئەمانە هەمویان قسەی ئیعلامین قسەی ئیستیهلاکین قسەیەک نیە کە بەرمەبنای استراتیژ و بەرمەبنای شتێکی زانستی بێت لە ڕووی زانستی سیاسیەوە ئەو هێزەی کە پێگەی بەهێزە لە ئەسراسی نێودەوڵەتی لە هەر شوێنێکا بێت بەرژەوەندەکان بۆ خۆی دەقۆزێتەوە خۆ ناکرێت من بێم شەڕ بۆ تۆ شەڕ بکەمەوە بەرژەوەندەکە تۆ بیبیت ئەمریکا لە 2023 هاتووە هەتاوەکو ئێستا پارە خرجەکە لە عێراقا هەتاوەکو ئێستا خەڵک بە قوشەدا لە عێراقا ینی بێتە سیمی فەڕەنسیەکانێک کات من پێم وانێ ئەمە شتێکی واقعی بێ ئەمە شتێکی پراکتیکی بێ ئەمە شتێکی لە ئەسڵەن لە فکری ئەمریکەکانیشە هەبوو بێت لەبەرەوە ئەگەر بێت و ئێمە وا بیر بکەینەوە کە فعلاً ئایا جانە ئەمریکا دەکشێتەوە ئەگەر هاتوو کشایەوە ئایا هێزی تر لە دوای ئەمریکا لە ناو عێراق توانێ خۆی بگرێت ئایا شیعەکان ڕازی ئەبن بۆ نمونە هێزی تر لە ناو عێراقا هەبێ بەر ئەمریکەکان ئایا مەسەلەن ئەوانە توانن ئەمریکا دەرکەن تاکو فەڕەنسیەکان بێنە شوێنەکە ئایا فەڕەنسیەکان دێن ئەمانە هەمووی کۆمەڵێک پرسیارن بۆ ئاسانیە نییە کە بێ وەڵای ئەکسەر ئەمریکا ڕۆژ و کەسی عێراقی تەسلیمی فەڕەنسیەکان کرد و فەڕەنسیەکان دێن شۆگرەوەی ئەمریکیەکان دەبن باشە بەس وەکو هێزیش بڵێنەوە یارمەتی دەرەگەر وەکو ریمانەیەکیش بێت چکە باز لەوە دەکرێت کە 133,000 بڵێن هێزی بڵێن سوپای فەڕەنسی هەیە لەگەڵ ژمارەی احتیاط وەجگە لە ڕووی ئابووریشەوە کە خەرجێکی زۆری هەیە لەو ڕۆژەوە هاوکارەوە فەڕەنسا دەتوانێت لە چوارچێوەی دەرەوەی سیاسەتی ئەمریکا کار بکات وەکەوەی کە بەڕێزوتر لە ئەفغانستان ئەمریکا کشایەوە فەڕەنسیەکانیش دەکشێنەوە لە مالی کشایەوە لە هەندێک وڵاتی ئەفریقی کشایەوە من پێم وانە فەڕەنسیەکان بتوانن شوێنی ئەمریکەکان بگرنەوە لە عێراق و پێم وانە بتوان بەتەنها نەک شوێنی ئەو بگن بەتەنها شەڕی داعش بکەن و پێم وانە بتوانن هێزێکەوە نەکاریگەر بن ینی ئەمریکەکان وەلا بنێن و خۆیان بێنە شوێنەکەی لەبەرەوە من پێم وایە
ئەم گریمانەیە وەکو لە سەرتاشە باسم گرێمانەیەکی دوورە لە جێبەجێکردن لە ڕووی پراکتیکیەوە بەڵام وەکووتم دەکرێت دوای کشانەوەی ئەمریکا بزان ئایا بارودۆخی عێراق ئایا شیعەکان وەکوتم ڕازی دەبن هێزی تر لەناو عێراق هەبێت کە ئەمریکا بۆ بەهێزی خۆی ڕانەگەر لە عێراق و شیعەکان بتواندنیکەن بە ئیتیفاقیەت بێ یا بە بڕیاری پەرلەمان بێ یا بە هێز و شەڕ و ئەم شتانە بێ ئایا دەتوانن ئەوە بکەن ئەگەر وایان کرد هێزی تر وەکوتم باوەڕ ناکەم لە دوای ئەمریکا بتوانن لە عێراق ئەو بەهێزی هەبێت چونکە ئەمریکا لە ناو دامزراوەکانی عێراق بەهێزترە لە فەڕەنسیەکان. بەڵ سوپاس دەکەم کاکتۆر مامۆستا شیروان سەبارەت بە مەسەلەی چوونی ماکرۆن بۆ مووسڵ و سەبارەت بۆش کە وتت ناوی ڕۆژاوای هێنا ئەمە بۆ تورکیا جێگەی نیگەرانی نییە چونکە ڕواردۆغانیش قسەی کرد بۆ چەند ئاماژەی بەوە نەکرد بەس باسی لۆ کرد بوو لە ناوچەکە بەردێک بەبێ ئێمە ناجوڵێنرێت یعنی ئایا ئێستا بۆ نمونە کە تورکیا بنکەی سەربازی هەیە لە هەرێمی کوردستان لە پارێزگەی مووسڵ فەڕەنسیەکان دەتوانن ینی ئەو کاریگەریان هەبێت لەسەر تورکیا خۆ ئێستا باز دەوە دەکرێت کە فەڕەنسا دەیەوێت هەیمەنەی تورکیا ڕابگرێت دەستێوەردان نەکە لە کاروباری عێراق. ئەمە سێ شتە یەکەم ئەو قسەی ئەردۆغان ئەمڕۆ کردی ئەو درۆنە تازە بوو کەوا ئەمڕۆ خستیانە کار ئەردۆغان ئیمزای خۆی لەسەر کرد و تاقی کرایەوە درۆنێکی تایبەتە بەڵێ ئەمڕۆ یەکەمین ڕۆژە خرایە ناو ئامێرە سەربازیەکانی تورکیا بۆ بەکارهێنانی مەبەستی ئەردۆغان ئەوە بووکەوە ئەم فڕۆکەیە بە چەک و تەقەمونێکی زۆرەوە ئەتوانێت بۆ ماوەی 24 کاتژمێر لە ئاسمانە بمێنێتەوە. ینی بێ ئێستا چاودێری سلێمانی بکە یەک فڕۆکە 24 کاتژمێر بۆ نەفرێک ئەتوانێت بەسەر ماڵەکەیەوە ڕابۆستی ئەوە هەتا لە ماڵ دەرەچێت ئەگەر دەرنەچێ ئەم لە 22 ساعت ڕاتەوە و دانەیەکی کە 24 ساعتیکە ینی مەبەست ئەوەیەکەوە ئاگامان لە هەموو شتەکان هەیە ئەوەیە بوو مەبەست پامی شتیا بوو بۆ خودی ینی ئەوە زیاتر بۆ ماسوولکەن مایشکردن بوو با بڵێ باش بەس وەکو تورکیا بەنسبەت تورکیا و مووسڵ بەنسبەت فەڕەنسیەکانیشەوە بەنسبەت مووسڵەوە ئەوە بەنسبەت مووسڵەوە زۆر پەیوەندی ئەوەش بە تورکیاوە نیە مووسڵ زیاتر بۆ ئاوەدانکردنەوەیە فەڕەنسا ئێوە زیاتر لەوێ ئامادە بێت بۆ ئاوەدانکردنەوە بۆ قۆنسوڵخانە بۆ هەموو ئەمە حاڵەتێکی طبیعیە وڵاتێکە کە هەمووی پێویستی پێ هەیە هەر کەسێک بڕوا لەوێ ئاوەدانکردنەوەی بکاتەوە بەتایبەت بە ئەوەی فەڕەنسا ئێمەزانین زۆربەی ئەوەی پێوترێت جەنگەکانی سەڵی بێت لە فەرەنجی پێوترێت لە فەڕەنساوە دەرچوون و پەیوەندێکی تایبەتیان بە مەسیحەکانەوە هەیە. خاڵی سێم بەنسبەت ڕۆژ ئاوای کوردستانەوە منەوە یەقینم هەیە ئەگەر چی من ینی پێم خۆش بوو ئەو دەستاواژەیە بەکارهێنا بەڵام زیاتر بۆ بێتاقەتکردنی تورکیایە. فەڕەنسا هەر هاتنەکەی ساڵی پاریشی بۆ ئێرەوە ڕۆژسەردانەکەی بۆ لوبناان ئەوە زیاتر پەیوەندی بە تورکیا و بە ئێرانەوە بوو بەپلەی یەکەم بۆ ئێرە بە تورکیا بۆچی چونکە ململانەیەکی تورکی فەڕەنسی هەیە پەیوەندی بە لیبیاوە هەیە پەیوەندی بە دەریای سپینەوە ڕاستەوە هەیە پەیوەندی بە یۆنانەوە هەیە ئەبێ ئەو زیاتر ئەو بێتاقەتیەی کەوا تورکیا بۆ فەڕەنسای دروست کرد لە لیبیا لە ماوەی 2 ساڵی ڕابردوو ئەو بێتاقەتیە وای لێ کرد کەوا فەڕەنسا بێتە ئێرە بێتە سنووری ئێرە وەک بڵێ پەیامێک بنێرێ بۆ تورکیا بڵێ کەوا تۆ هاتوویتە سنوورەکەی ئێمە سنووری ئەوروپا لەوێەوە لە دەریای سپینەوە ڕاستەوە و ئەتەوێت ئەو غاز و نەوتەی کەوا لە لیبیا هەیە بەشی خۆتی تیاابێ و پاشان ئەو ڕێکەوتنەی لەسەر ئاوی هەرێمایەتی لە نێوان تورکیا و لیبیا کرا ئەوە منی ژەمە سنوورەکەی تۆ ئەوەی کەوا تۆ پێی بێتاقەتی من لێرا جێپێی خۆمەکە و منیش تۆ بێتاقەتەکەم ئەوەی کەوا ڕۆژ ئەوەی کوردستان هاتنی بۆ هەرێم هەندێکی پەیوەندی بە ئەوە هەیە زیاتر بەڵام درۆن یان مووسڵ کەمێک دوورەنەوە. باش بەس بە کورتی تورکی فەڕەنسا توانێت هەندێک وا پێناسی دەکەم بۆ ڕاگرنی ئۆپەراسیۆن لازم بەستێوەرانی تورکیا بێ لە عێراق ئەو توانایی هەیە نەخێر ئەمریکا بێوێ ئەتوانێت بەس ئەمریکا ئەتوانێت ئەوە بە تورکیا ڕابگرێ ئەگەر بێوێ بە زۆر بەڵام ئەمریکا ئێستا خۆی بخۆی پەکەکە لە لیستی تیرۆریستە پێکاتێکی تیرۆریزمە تیرۆریستە بەنسبەت ئەمریکاوە لەبەرەوە ئەمریکا ئەو فشارە زۆر ناکەوە بەڕژەوەندەی ئەمریکا لەگەڵ تورکیا ئەوەندە زۆر لەوە زیاترێکەوە بێ لەسەر پەکەکە یان لەسەر 2 F16 بێت خاکی هەرێمی کوردستان بردومان بکە. سپاس دەکەم بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بێن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
کارۆ بووی کشت و کاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات. پرچ قورس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر ئیبراهیم سەبارەت بۆ یەگەر شتێکت مابێت لەسەرەوەی کە بەرژەوەندیەکانی بڵین فەڕەنسا هیچ جیاوازێکی لە عێراق و لە هەرێم اینجا باسی ئەوش بکەین کە فەڕەنسیەکان و بەریتانیەکان بڵین ئەندازیار ڕێکەوتنی سایکسبی کۆبوون کە خاکی هەرێمی کوردستانیان دابەشکرد بەسەر 4 وڵات. ئێستا هیچیان قەرە بکردێتەوە بۆ ئەو زوڵمەیە کە لە کوردیان کردووە؟ نان کردو بێکومانی چیان کردو عنی ئەمریکا و فەڕەنسەکان بڵێن بەریتانیا و فەڕەنسەکان چیان کردو تاکو مەسەن تەعویزی سایکسبی کۆ بکەن. تەعویزی سایکسبی کۆ بۆ دەکرێتەوە وەکو نەتەوەکانی ترش کوردیش مەسەلەن دەوڵەتێکی هەبێت و ئەو باجش کورد لە مدەی 100 ساڵی ڕابردوودا داوەتی بەبوونی دەوڵەت بەڕوونی دیارە. یعنی ئێستا هەر لە پێگەی استراتیژی و لە پێگەی کورد لە ئاسنە دەوڵەتەکانە بگریت زۆر بەڕوونی دەبینین. بۆ نمونە بەرژەوەندی بۆ نمونە فەڕەنسا ئێستا کە هاتۆ بۆ هەرێمی کوردستان و لەڕوو دیپلۆماسی و گرنگێکی تایبەتی هەیە ئەنی سەیرەکەین لە بەرامبەر دەوڵەتی یەک و سعودیا بەرژەوەندی هەیە. بەرژەوەندی ئێمە مەسەن وەکو هەرێمی کوردستان مقارڕم کە بەرژەوەندی فەڕەنسا لە سعودیا نەک نە سعودیا لە میسر نەک لە میسر لە ئوردن لە دەوڵەتێکی تر سیرکە يعني مقارنة ناكرة. يعني لليبيا برمونا كيسان مثلا فرنسا كان وجودان هي للبنان سيركين فرنسا كان اگر مقارنه او بكين وكو نتوا ايما تشي معنا دزدا وبرجوندكاني اوان تشي نقل ايما براسي برجوندي ايما زور لاوازه بيجي استراتيجي شلون دروس بكاك حكي بيجي استراتيجي ببعد اقتصادي بعد سياسي دام زراعي مؤسساتي توكمه او عرضها به وببعد جيوبوليتيكي دبيت مثلا حتى دي سهل من كردستان دروازه كي باشو بو فرنسا كان بو سوريا بو روجاوا اما گرنگ بۆ ئەوان دەواازەیەکیان هەبێت لە بەرامبەرەوەی کە مەسەڵەن تورکیا دەرگای لە داخستون. بەڵام لە هەمان کادا بەرژەوەندی تورکیا و فەڕەنسیەکان هێشتا نەگەشتوتە زیرۆ. یعنی بەرژەوەندیشان پێکەوە هەیە. لەبەرەوە من پێم وایە بەریتانیا و فەڕەنسیەکان و ئەوانی تریش لە ڕوانگەینەتەوەکانی ترەوە سەیری کوورد دەکەن. سەیرەکەن بەرژەوەندەکانان چۆن لەگەڵ عەرەبا و بە کوردیش چیان پێدا. بۆ نمونە نەوت
ئێمە لە ڕۆژانە ئێستا بە ڕاستین بازەوە کەم 600,000 بەرمیل لەو دەڕاتە دەرەوە. ئەی بابە سعودە لە ڕۆژێکە 12 ملیۆن بەرمیلە نێنە دەرەوە. هەر لەو عێراقی ئێمە نزیکەی 3 ملیۆن بۆ 4 ملیۆن و شیعەکان دەیەنە دەرەوە. يعني ئایا ئەوان نەتوانن بێنە 500,000 بەرمیل نەوت 600,000 بەرمیل نەوت بگۆڕنەوە بە ئەو هەموو نەوتێک کە عەرەبێتی کە لە لیبیا مەسەڵەن بۆ نمونە نەوتیان هەیە کە نزیکیشە لە فەڕەنسا کە جێگە نفوزی ئەوانیشە. ئەنی ئێمە دەبێت لەو ڕوانگەوە سێر بکەین کە پێگەی کورد لە ڕووی استراتیجیەوە بۆ دەنهێزنە دەوڵەتەکان لە دوای ئەو هێزە استراتیجیانی ترێک کە لە ناوچەکە هەن لە دوای عەرەبەوە لە دوای تورکەوە لە دوای حتا فارسەکان و ئێرانیشەوە هەیە. يعني ئێمە بۆ ئێمە کۆمەڵێک شت هەیە لە ڕووی عاتیفیەوە سێریکردن لە ڕووی عاتیفیەوە سێرکردنی ئەم بارودۆخانەوەمان لێکە خوێندنەوەی هەڵەمان هەبێ. ئێمە لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە کێشەیەکی حەقمان هەیە کێشەیەکی ڕەوامان هەیە کە 100 ساڵە فەڕەنسا و بەریتانیەکان بەسەر ئێمە سەپاندویانە کە ئێمە دەبێت بێدەوڵەت بین. ئەم مافوحەکان تا ئێستا نەدا حد نەگەوە حد دۆکومنتێک نییە دۆکومنتێک نییە بیسەلمێنێک کە ئەمان پاشگەزبوونەوەی خوان لەوە دەربڕی بێت کە ئێمە وەڵا غڵاتێکی مێژوویمان کرد بێت. بازەوەکەن سەرکردەکان لەگەڵ سەرکردەکانی ئێمە باسی ئەویان کردووە کە وەڵا ئەوە غڵەتێک بۆ کووردا و ئەمانە نا قسە جیاوازن لە دۆکومنتێک شتی یاسایی لەسەر تەرەتوب دەبێت شتی لێکەوتەی یاسایی دەبێت بەڵام ئەمان هیچ شتێکی دۆکومنت بەڵێ لەبەرەوە پێم وایە ئەم بارودۆخەی کە ئاوا فەڕەنسیەکان وایان کردووە و مەسەن بەریتانیەکان وایان کردووە ئێمە باجەکەمان لە ساڵی ڕابردووە زۆر بە خراپی داوە داوە حتا ئێستاش کێشەکەمان کێشە حتا دەگەینەوەی وەڵام فەڕەنسا ئاو بۆ هاورێری هەرێمی کوردستان یاخوا بەخێر بە زۆر باشە وەکو وایە سەرۆکی دەوڵەتێک بێت بۆ ماڵەکە شتێکی زۆر باشە مهمە گرنگە بەڵام دوای ئەمە چی؟ چۆن ئیسماری لێ دەکرێت چۆن لە ڕووی دیپلۆماسیەوە توانین ئینم بکرێت یعنی خۆ یەکەم جار سەرۆکی فەڕەنسا هاتووە بە هەرێمی کوردستان ئەی خۆ پێشتر سەرۆکەکەی تریش هاتبوو ئەی بۆ خۆ ئێمە نازانین بەرپرسەکانی تری هەمویان هاتن يعني یەکێک لە خیتابەکەی ماکرۆن ئەمڕۆ دەڵێت چیە دەڵێت پێویستە ڕۆڵی کورد لە بەرچاو بگیرێت لە شەڕی دژی داعش ئەی کابەت ئێمە شەڕکەرێکی باشی ئەی بۆ ناچێت لە ڕووی مافەکانیەوە لە ڕووی مافە سیاسیەکان دەبێت ڕۆڵی کورد لە بەرچاو بگیرێت بۆچی ئەو نات چونکە ئەزانێ ئەمە لە ڕووی سیاسیەوە لەسەر یەکەوێت ناوێت ئەوە بکە بەڵێ بەس وەکەوەی کە وتت بەیت قەرەبوو ناکرێتەوە بە داوای لێبوردنیش ئێستا بۆ نمونە فەڕەنسیەکان و بەریتانیەکان لە 1916 بەشی خاکی کوردستان بۆ عێراق بەشێک بۆ ئێران بەشێک بۆ سووریا بەشێک بۆ تورکیا ئاوادا بەشیان کردووە و دوای بڵین ڕەنگە کورد لەو سەردەما زیاتر لە نەتەوەکانی دیکە بەرمای دەوڵەتی تێدا بوو بەڵام دەوڵەتیان بۆ دروست نەکرد دوای ئێمە چەندین بڵین دەوڵەت دروستکان کە ژماری دانیشتوانیان بڵین تا لە باشووری کوردستانیش کەمتر بوو بە داوای لێبوردنیش نەکراوە و بڵین بەچیش قەرەبوو دەکرێتەوە قەرەبوو ناکرێتەوە پێ دوایە بەوە قەرەبوو دەکرێتەوە کە کورد دەوڵەتێکی هەبێ بە کورتی و مختصری ینی ئەوەیە کە قەرەبووکردنەوەی ئەو بارودۆخە بە دروستکردنی دەوڵەتێکە بۆ کورد جا لە هەرێمی کوردستانە بێ لە سووریا بێ لە تورکیا بێ لە ئێران بێ و پێم وایە باشترین ئەوەشی کە مڕەشەح بێ بۆ یەکەوە دەوڵەتی بۆ دروستکردنی هەرێمی کوردستانی خۆمانە ئەگەر بێت دەمجش بکرێت لەگەڵ باشووری ڕۆژاوی کوردستان ئەوە شتێکی زۆر باشن بەڵام بە حیاتی لەم قۆناغا بە حیاتی وان ئەوە ناکەن چونکە دەزمەتە ڕتوباتی قانونی یاسایی گەورەی لێ دەکەوێتەوە ئەگەر بیان کردبایە مەسەڵەن دوای ڕێکخراندنەوەکە دایان کرد ئەگەر بیان کردبایە لە دوای 91 دایان کرد ئەگەر بیان کردبایە کۆمەڵی هەل لە دوای 2023 دایان کرد نەخێت نانەوێت ئەمە بکەن چونکە بەڕاستی ئەوان وەکو وتم بەرژەوەندی عەرەب کە بسوۆندە دەوڵەتیان هەیە کە دنیای شوێنی استراتیجی گەورەیان لە بەردەسای عەرەب کە دنیای بەرژەوەندی اقتصادیان لەگەڵ ئەم دەوڵەتە عەرەبانە هەیە ناتوانن یعنی بەڕاستی دەستبەرداری ئەوە بن بۆ کوردێک کە هیچی نییە مقارنەتەن بەوان ئێمە چیمان هەیە لە ڕووی ئینسانیەت و لە ڕووی مرۆڤدۆستی و لە ڕووی چی ئێمە باسیەوە ناکەین باسیەوەکەن ئایا ئێمە بەدەر لە 600,000 بەرمیلەوە چیترمان دەبینێن باوە ئایا بەدەر لەوەی کە ئێمە لینکی بەستنەوەی مەسەڵەن ڕۆژئاوا و باشووری کوردستان چیترمان هەیە بە مەسەڵەن بۆ فەڕەنسیەکان بۆ ئەوانی تریش بەڵام سەرکە بۆ نمونە عەرەب چی هەیە دنیایە گەروی هەیە دنیایشن استراتیجی هەیە دنیایەک نەوتی هەیە بە سعودیە خۆی کۆیت مەسەڵەن کۆیت خۆ هیچ نییە ینی ئێمە سێ ئەوەندەی کۆیتە بین باشە بۆچی کۆی دەتوانێت مەسەڵەن پێگەی استراتیجی بۆ دەوڵەتانی تر و بۆچی ئێمە نامان بێت لەبەرەوەیە ناکرێت مقارنە ئێوە بکەین بڵێن کورد لەم قۆناغا دەوڵەتانی زلهێز بە ئەمریکا و فەڕەنسا و بریتانیادەوە دیان دەوڵەتی بۆ دروستەکان کە کاتێکە عەرەب نایەوێت کورد دەوڵەتیە بێ عەرەب نایەوێت ئەم دەسەڵاتدارە سیاسیانەی کە ئێستا ناوچە خۆڕاتی ناوەڕاستان و عەرەبن بە تورک و بە فارسیشەوە
نایەنەوێت کورد دەوڵەتی هەبێت چۆن ئەوان دێت ئەو هەموو بەرژەوەندیانەی بخەنە مەترسێک بۆ نمونەیەک بۆ دێنمەوە ئەگەر تورکیا سمێنێ دەرگای کۆچبەری بەڕووی ئەوروپا بکاتەوە بڵێ من 1 ملیۆن کۆچبەری ترتان بۆ دەنێرم بۆ ئەوروپا ئەگەر دەوڵەتی کورد بۆ کورد دروست بکەن وەڵا ئەوان شتی وان ناکەن چۆن شتی واکەن چۆن بێ بەرژەوەندەکانی خوان پێک استراتیژیە بۆ تورکیا جیاوازە و بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر دەگەرم وڵات مامۆستا شیروان سەبارەت بە هەرێمی کوردستان ئەگەر لەگەڵ فەڕەنسیەکان لێک نزیک بوونەوە کە بێت تورکیا بەمە نیگەران نییە یاخود چکە پێشتریش کۆبوونەوەی سەرۆکی هەرێم هەبوو لەگەڵ ماکرۆن ساڵی ڕابردوو بڵین لە بەغدا دوای سەردانەکە ڕاستەوخۆ سەرۆکی هەرێم سەردانی تورکیای کرد هەرێمی کوردستان دەتوانێت ئەوەندە لە فەڕەنسا بچێتە پێشەوە لەبەر ئەگەر تورکیاش بێت ئەو پار گرژی نێوان تورکیا و فەڕەنسا زۆر تون بوو ئەم لە ئەم ساڵە چەند مانگی ڕابردوو پەیوەندی تەلەفۆنی وابزانام دیدارێکیش بووە پەیوەندی تەلەفۆنیان بووە لە نێوان ئەنقەرە و لە نێوان پاریس ئەو جۆرە دەوڵەتانە بەو شکلە مامەڵە لەگەڵ دۆسیەکان ناکەن هەرچەندە هەستیار بە ئێمەوە بزانینە دەمانچێ هەڵەگرەوە ڕایکوژێ ناشتیوانی هەر بخۆی دانیشە پێکەنی و تەلەفۆنێکەکە و هەندێک شت لەوانە ئەو ترێت یانی من ڕۆژە بە سیاست مەدارێکی سووری وت لە ئەستەمبوڵەژی کاتی ریفرەندۆم تم ئەردۆغان بۆ زمانە قساکە تی بۆ چی کردوەدارێکی تورکی دوت سووری بەڵام لە تورکیا ئەستەمبوڵە تورکیا یانی نزیکە لە تورکیاوە تی چی کردووە بەرامبەر بە کورد ئەردۆغان بەس قسەیە ئەو هێنێ وتم ئەی قسەکەی زۆر بریندارەوتی ئێوە سەیرن ئەوە وەک زەڵاتە خواردن وایە لە سیاسەتە وتێەوە وەک زەڵاتە خواردن وایە لە سیاسەت لەبەرەوە ئێمە هەندێک شەرەجنیە و بۆ نمونە وتاری توندی لە نێوان ئەنقەرە و پاریس ئەوە نەزانێتەوە بەرژەوەندی ئێمە و ئێمەمە کەلێنێکە بڕۆینە ناوی و لەو جۆرە حاڵەتانە شتی وا ڕوونادا ئەمە یەک دوو لە سیاسەتە بەدیل نییە واتە کورد لە تورکیا نزیک بێتەوە معنای ئەوە نییە لە فەڕەنسا دوورە کورد لە فەڕەنسا نزیک بێتەوە واتەکەی ئەوە نییە کەواتۆ ئەبێت لە تورکیا دوورکەویتەوە نەخێر ئەو جۆرە حاڵەتانە نییە مامەڵەکردن لەگەڵ دژەکانە لە عالەمی سیاسەتە کە لە تەنانەت لە بازرگانیشە حاڵەتێکی زۆر ئاساییە ئەو جۆرانە ئەو جۆرە هەڵسوکەوتانە لەبەرەوە نەخێر تورکیا بێزار نابێت لە نزیکی فەڕەنسا لە کورد بەڵام لەوە بێزار ئابێکەوە کورد ببێ بە بەشێک لە بەرژەوەندی فەڕەنسا دژ بە تورکیا لەوانێ ئەوە بێتاقەت بێ ئەگینا تۆ ئەو ئاستە پەیوەندی ئابووری سیاسی کەواڵن لەگەڵ تورکیا هاتە بیپارێزی تورکیا هەر ڕێگت هەر مەجای ئەوە نادا یعنی هەر تەدەخلی ئەوە ناکە بڵێت تۆ لەگەڵ فەڕەنسا یان لەگەڵ ئەوروپا بۆ پەیوەندیت تورکەکان نیگەران نینێ سەرەتایەتی و مامەڵی کە بەتایبەت لەگەڵ ڕۆژاوە دەیکات فەڕەنسیەکان هو سەبارەت بۆش کە بۆ نمونە بەشێک لە پرۆگرامی خوێندنە تا باسکردن لە چەکدار بۆ نمونە شەربانانی پێدە لە سووریا لە پرۆگرامی خوێندنی فەڕەنسی یعنی بەنسبەت ئەوە بۆ فەڕەنسا بۆ تورکیایە بۆ تورکیا کوردستان نییە ئەو بۆ نمونە ئەگەر بۆ کوردستان بێت ئەبێ بۆ عێراقیش هەر هەمان شت بێ و پەیوەندی بەرژەوەندی تورکیا زیاتر لای عێراقا ئەوەندێکەوە لە هەرێمی کوردستان هەبێ ئەوە تا کۆنگرەکەی هاوبەشی و هاوکاریکەوە لە دوو ڕۆژی ڕابردوو لە بەغا بەڕێوە چوو نوێنەری تورکیا لەوێ بوو سەرۆکی فەڕەنساش لەوێ بوو زۆر ئاسایی بوو یعنی ئەو حاڵەتە بەو شکلا بێ مامەڵی لەگەڵ باش بەس سەبارەت بە وڵاتانی زل هێز کە تام ڕۆژ بڵین هەر وەکو شتێکی مرۆیی لە مەسەلەی کورد دەڕوانن دەتوانن ئەو هەڵا بەنەفس فەڕەنسیەکانەوە دەتوانن هەڵای قەرە بکەنەوە ئەو پرسیارێک لە دکتۆرێک لە 1916 خاکیاریمیان دابش کرد باشنی پەیوەندیان هەبوو لەگەڵ بەعەز تاڕوخانی هەتا بەڵگە هەیە کە بڵین کۆمپانیا فەڕەنسیەکان کەرەستە و غازی کیمیاویان داوە بە بەعس دەتوانن چی بکەن بۆ کورد نۆزەم قەرەبووکردنەوەی کورد جارێ یەکەم ئەبێ ئێستا ئێمە کاتێکەوە باس لەوە ئەەکەین بزانین ئێستا 2021 لە 1916 نەهدەیە نە21 و نە22 باش ئەو کاتە ئەو کاتە فەڕەنسا و بەریتانیا بە خۆیان دانیشتن قەلەمێکیان هێنا ئاوایانە کرد و هەریتێکیان کێشا شتێ نەبوو ناوی تورکیا بێ شتێ نەبوو ناوی بەغا بێ هەمووی داگیرکراو بوو شتێ نەبوو ناوی ئێران بێ ئێستا شتێکی پێ ئەوترێت تورکیا ئێستا ئەردۆغان ئەڵێ ئەوەی بەرد بجوڵێنێ ئەبێ پرسم پێ بکە باشە ئێستا کۆنگرەیەک لە بەغای ئەگیرە وەزیری دەرەوەی ئێران ڕازی نییە کەوا لە دوای سەرۆکی فەڕەنساوە ڕاوەستێ لە پاکەتیاتێکەوەمە پرۆتۆکۆلیە تورکیا ئامادەیە باشە سعودیە ئامادەیە کەوا مشکلەی و گرفتی زۆری هەیە لەگەڵ ئێران لەگەڵ عێراق وەزیری دەرەوەی ئێران ئامادە نییە بێتە نەزانین بوو لە پرۆتۆکۆلیان بان قەناعەتم نەزانین نییە ئەو کابرا ئەسڵەن هەر لە سەفارەتی عێراقیش بووە
لە سەفارەتی خۆی هێنا سەرۆکی ڕێزی وڵاتە نانە یەکێ لە سفەتەکانی ئەوەی کەوا من بستۆمە زۆر مشاکیسە و کاتێکەوە وتارەکەشی بە زمانی عەرەبی خوێندەوە بە عەمدی بوو ئەگەر متعەسیب وایە وەک بڵێ ئەو دائیرەیەی عەرەبەکان ئێوە ئەتانەوێت دروستی بکەن و عێراق دەوڵەتێکی عەرەبی و من غەریبم ئەو دائیرەیەش ئەشکێنم ئەوە بە عەرەبی قسەکەم ئێمە سەر ئەو هێڵەی کەوا ئێوە ئەتانەوێت مامەڵەی پێ بکەن لەگەڵ عێراقا بەنسبەت قەرەبووکردنەوەی کورد ئەگەر بتەوێتەوە داوای لێبوردن چیە ئەوە داوای لێبوردنەکە ئەی دوایی خۆمە کوردستانی داگیر نەکردووە دە جوندی کوردی کوش بێن قەرەبووکردن بەو شکل ئەبێ مامەڵەی لەگەڵ نەکرێت ئەو یەک نمونەی سەریع بەریتانیا بۆ بەس فەڕەنسا بەریتانیا لە 2003 و 4 ئەو کاتە 3 و 4 کاتێک برێمەر هەبوو نوێنەری تایبەتی برێمەر لە کەرکووک بریتانی بوو ئیمەسکای بریتانی بوو ئەو لەگەڵ مامجەلالە گەیشتونەتە ئاسی دەنگیە لەسەر بەرزکردنەوە لەگەڵ یەکترا مەمجەلال قیڕاندوێتی بەسەریە لەسەر کەرکووک کەرکووک نوێنەری بەریتانیا ئەو کاتێکەوە ئەو حاکمی مطلق بوو لە کەرکووکە ئامادە نەبووکەوە شتێ لەگەڵ کووردا بکات دڵی تورکەکانیان دڵی عەرەبەکان زوێر بکە ئێستا تۆ چاوەڕێی بێ وڵات داوای لێبوردنەکە من قەرەبووی تۆکەمەوە ئەو پێوە کورتی بە قسەکە لە سەرەوەی کەوتت بۆن فەڕەنسیەکان و بەریتانیەکان بە قەڵەمێک وڵاتێکیان دروست کرد ئەی بۆ نەدەکرا و کاتە ئێمە زۆر لە پێشتر نەبووی لە هەندێک ناوچە من هەندێک جار باسی ئەوە ئەکرێ من ئەڵێم ئێستا کۆیتیان دروست کردو یەک قەبیلە بوون خێڵێکە قەتەریان دروست کردووە بە هەمان شێوە بەحرێن بە هەمان شێوە لوبنان لەبەر مەسیحیەکان لەبەر مارۆنیەکان فەڕەنسا دروستی کرد کورد ئێستش سۆران و بادینان بێکەوە نیان کرێ هەر ئێستا پاش 100 ساڵ ئەم هەموو نەهامەتی سۆران و بادیانە بێکەوە نیان کرێ جا ئەو کاتە ئەبێ چۆن بەیەکەوە کرابێتیان سپاس دەکەم کاک دکتۆر دواپرسیارم زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە چی لە کۆنگرەکەی بەغداش بێگەر وەکو قسەکردنێک بێ لەسەر داهاتووی عێراق دوای پاشەکشەی شەڕکەری ئەمریکا لێکەوتەکانی بڵین کەوتنی کابۆڵ بەسەر عێراق و بەسەر هەرێمەوە چییە وەرەسەڵاتدارانی ترساندووە بە کورتی بێ سوپاس دەکەم گومان تێدا دەسەڵاتدارانی ترساندووە و ئەو بەیاننامە و ئەو تەسریحات و ئەو قسانێکی کە لە میدیاکانەوە بیبیسییان بووین و لە دەریان کرد هەموو نیشانیاوەیە کە تەوەتورێکیان بۆ دروست بووە لەوەی کەوا گەر ئەمریکا بڕاتەوە چی مەسیرێک چی داهاتوویەک ڕوبڕی ئەوان دەبێتەوە گومان تێدا نییە هەر هێزێکی دەرەکی لە هەر دەوڵەتێکا بێت بارودۆخێک دروستەکات کە بەنەمانی ئەو بارودۆخەکە تێک بچێت بە پێی زانستە سیاسیەکان هێزی دەرەکی واتە ثێرد پارتی پێ دەڵێن لە دەوڵەتێکدا بێت کە دەوڵەتەکە دابەشبوو بێت کۆمەڵێ نەتەوە و شتی جیاوازی تێدا هەبێ لە هەندێک حاڵەتە دەبێتە هۆی سەقامگیریەکی کاتی بابەتە بە ڕۆیشتنی ئەو سەقامگیری تێک دەچێت و نەئارامی دروستە بێتەوە ئەمە لە عێراقدا تەطبیق دەبێت لە عێراق هەتاکو ئێستاش ئەگەر بێت و ئەمریکا بۆکو ئەفغانستان بڕوات و هێزەکانی تر بڕۆنە دەرەوە بێگومان بە ئەوەی کە لە ئەفغانستان ڕووی داوە دووبارە بە شێوازی لە شێوازەکانی تر لە عێراقشدا دووبارە دەبێت و ئەگەر بۆ شێوازەی ئەفغانستان بڕۆنە دەرەوە واتە شیعەکان لە عێراقا بکەونە داوی ئەوەی کەوا ئەمریکان دەبێت هەر بڕۆنە دەرەوە و نابێ هیچ هێزێکیان نە شەڕکەر و نە غێر شەڕکەر و نە ترینەر واتە ئەوەی کانەی خەڵکی فێری شەڕ و نازانم چی ئەەکەن ئەوانیش نەبێنەوە ئەو کاتە بێگومان هەمان مەسیری و خەڵکی ژەوان ئەو دەبێت ئەسەن خەڵخۆی ئامادەکە بۆی ئەمریکان ببەنە دەرەوە ئەوانەیە کە لەگەڵەوانە ئیشیان کردووە و هەروەها سیاسیەکانیش بۆ خۆیان ناتوان ئەو کاتە لەسەر پێی خۆیان ڕاوەستن ئەگەر ئێستا لەسەر پێی خۆیان ڕانەوەستان بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ هەروەها شیروان شەمێرانی نووسەر و چاودێری سیاسی سوپاسان دەکەم سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ